ڕووفاتی سەد ئەنفالکراوی بارزانیەکان گەڕێنراوە نێو هەرێمی کوردستان چی کراوە بۆ ئەوەی ئەم جینۆسایدەیە خۆت ئەم ئەنفالە ئەو تراژیدیا ناخۆشێکە بە سەرگەلی کورداتوە لە مێژوودا بنووسرێتەوە هەوڵی جدی بۆ بدرێت و بە دەکۆمنت بکرێت لە هەرێمی کوردستاندا لەسەر ئاستی حکومی و ئاستی باڵاچی بۆم پرسەکراوە من لەسەرم بابەتە میوانێکم دەبێت گفتوگوی زیاتری لەگەڵدا دەکەم بەڕێز دکتۆر فاتح سەنگاوی کە بەڕێزانەدار میکێتی نووسرانی جینۆسایدی کوردستان ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی منن دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونێت دەمەوێت بزانم ئەم جینۆسایدە سەختە ناخۆشە دژواری کە بەسەر گەلی کورداتۆ لەگەڵ کۆمەڵێک پرسی دیکەش کە بە درێژایی مێژوو بەسەر گەلەکەمانە هاتووە چی بۆ کراوە لە ڕووی نووسینەوە لە ڕووی بەدۆکۆمنت کردەوە هەم لەسەر ئاستی تاکە کەس نووسەران و هەم لەسەر ئاستی حکومی کە هەوڵی بۆ درابێت بە ناوی خی گەورە دەستان خۆش بێ دیارە ئەمە ئەزانن کە نزیکەی 45 ساڵ لەمەوە پێش ڕژێمی بەئاس یەکێک لەو پرۆسی جینۆسایدی ئەنجامدا کە ئیش جینۆسایدکردنی بەرزانەکان بوون 8,000 ئەتوانین بڵێن کەسی بەڵێن نێری بەرزانەکانی لە ئەو ئۆردوگایانە با بڵێن سەرنگون کردو دواتریش ئەوەتانەی بینی لە گۆڕە بە کۆمەڵەکانە با بڵێن دۆزراونێتەوە هێنرێنەوە بۆ باوەشی نیشتیمان کە وەش بەڕاستی یەکێکە لە لەو جینۆسایدانەی کە بە سەرگەلی کووردا هاتووە هی تریشمان هێتە ئەنفەیلەکان هەیە و پێشتریشتی تر هەبوو دواتریشە تا ئەنفال و تا ئەگاتە ئێزیەکان ئێمە پرۆسی جینۆسایدمان دژ جێبەجێ کراوە سەبارەت بەوەی کە ئێمە چیمان کردو و چیمان نەکردووە چ لە بواری نووسینە چ لە بواریشتی ترا کۆمەڵەشت کراوە لە ڕاستیە بەڵام ئەو شتانەی تاوەکو ئێستاکە کراون زۆرتر ئەگەر سەرنجی بدەی فەردین ینی کۆمەڵێک کەس کە گرنگیان بم پرسە داوە خۆیان کە سوکاری ئەنفال بوون توێژەر بوون باحیز بوون هەستاون کۆمەڵە توێژینەوەیان کردووە کۆمەڵە شتیان نووسیوە کۆمەڵێ یادەوەریان نووسیوە کۆمەڵێ دیراسەیان کردووە چ ماستەر بێ چ دکتۆرا بێ چ چاوپێکەوتن بێ کەناڵەکانی ڕاگەیاندن لەو بۆنا هەندێک جار چاوپێکەوتنیان کردووە توێژینەوەیکیان کردووە کەسێکیان داوت کردووە لەسەر ئاسی حکومیش چەند کۆنفرانسێک کراوە لە ڕاستیە بەڵام هەموو ئەم پرسانە بەشی هەرە زۆری لە سەتا زیاتر لەنەوەتی قسەکردن بۆ خۆمان قسەکردن بووە کە خۆمان لەناو خۆمانە بگوڵی گفتوگۆمان کردووە نەمانتوانیوە بیبینە ئاسیەک کە لە ئاسی نێودەوڵەتی ئەم پرسە بەرەو پێش بڕوا بۆ شەی پێویستە ئیرادەیەک نییە یاخود مەبەست نییە کە بە دوواداچوون بۆ بابەتە ئەم پێشخستنەی کە تۆ باسی لێوکە ئەرکی کێیە بۆ نەکراوە خۆی ئەبێ پێش هەموو کەسە بێ حکوومەت و دەسەڵاتی کە هەیە بەڕاستی تەبەنی ئەم پرسە بکەوە ئیشی گەورەی بۆ بکە بەڵام ئەم بابەتە ویسم شتێتریش بڵێم لەناو خۆشە تقریبەن پرسی جینۆساید کە ئەنفال بۆ نمونەیەکیشانە وردە بەرە و کاڵبوونەوەی ڕۆیشتووە ئەتوانم بڵێم نەوەی نوێ جیلی نوێ ئێستا هەر تقریبەن نازانێت چییە مەگەر ئەوانەی کە تەماسێک ڕاستەوخۆیان لەگەڵ بابەتەکانە هەیە من ئەم ساڵ لە یادی ئەنفالە لە دوو گرۆپی زانکۆی گەشە پێدانی مرۆییە پرسیارم کرد لە ڕۆژی ئەنفالە ئەنفال چییە لە نزیکەی زیاتر لە 80 کەس 3 کەسی ئەیزانی ئەنفال چییە کە من بۆم دەرکەوت ئێمە وردە لە ناو خۆشمانە ئەسڵەن ئەم پرسە وڵی جێی بایەخ نییە ئیتر ئەمە هۆکارەکەی پشتگوێخستنە هۆکارەکەی کێشەی ترە هۆکارەکەی نەبوونی هۆشیاریە هۆکارەکەی ینی زۆر هۆکار هەیە کە جیلی نوێ کە هی 2000ەکان با بڵین لەم بابەتە تێنەگە هەر نەزانێت چی هەیە باشە کەواتە ئەمە دکتۆر ئەمە کەم تەرخەمێکیش داگەڕێتەوە بۆ پرۆسەی خوێندن سیستەمی خوێندن هەر لە قۆناغەکانی سەرەتایە تا زانکۆ و پەیمانگاکان یعنی شتێکی نامۆیە کە تۆ بگەیتە ئاستی زانکۆ و پەیمانگاکان خوێندکارەکان گەنجەکان ئاشنا نەبوون بەو ڕابردوە سەختەی کە باو باپیرانیان دایکیان زۆربیان ڕەنگە باو باپیرانیان لە ژیانی شاما بێ یعنی دەگەڕێتەوە بۆ سیستمی پەروەردەکەیش وەڵاهی زۆر هۆکار هەیە ینی یەکێکیانەوەیە کە لە سیستەمی پەروەردە تقریبا لە ئامادەیە شتێکدان راو شتێکی کورت و پوخت بەڵام زۆر گرنگی پێ نادرێ و ئەوەندەش نییە کە ها سەرنج ڕابکێشێ بۆ قزێکە ئەمە لەلایەکەوە لەلایەکی تر ئێمە خۆمان وەکو دەسەڵات ئەم پرسە تقریبا لەبیر براوەتەوە ینی ئیشی لەسەر ناکرێتەنا لە یادەکانە ئێستا بۆ نمونە یادی هێنانەوە ئەم ڕووفاتانەیە با بڵین بۆنێکی بۆکرێ مناسبەیەکی بۆ ئەکرێ و تەواوی تر بێدەنگە من تا مناسبەیەکی تر دێتەوە هەر بۆ خۆمان قساکەین وەگوتم ئەوەش هەر بۆ خۆمانە ئەم پرسا ئێستا لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەبوایە ڕاستی سەر ڕێکخراو هەیە ڕۆژنامە دەرەچێت لە یادی ئەنفالە بەڵام ئەمانەوە گوتم گفتوگۆی داخلین کە تەجاوزی نەیتوانێت خۆشمان هۆشیار کاتەوە ینینەوەی نوێ
با بڵین هۆشیار کاتوە لەم بابەتانە لەم پرسە گەورە نیشتیمانی کە وەکو تۆوتت لەوەسێ بەشێکیان ئەسڵەن ئەگەر لەوە چێت هەتا باپیریان بازێکی لەوانەیە خزمونزیکیانیش هەبێ لە ناو پرسەکە بەس ئیتر گەیشتوتە حاڵەتێ جۆرێک لە موبالات دروست بووە هەندێک جار لەوە چێت بیشی بیسێک گوێی پێ نەدا و تێشی لە ناویشیان نەژیاوە ئەوەش بخۆی کاریگەری هەیە ئێستا ئەبوایە لەسەر ئاسی هەرێمی کوردستان ئێمە دەستگایەک لیژنەیەک شتێکمان هەبووە بەردەوام بە دوای ئەم کەیسا بڕۆیشتایە بۆ نمونە کەیسی هێنانەوەی ڕووفاتەکان ڕاستی سەخۆ لە وەزارەتە شتێکی ڕۆتینی هەیە بەڵام ئەم بابەتە ئەبێ ئیشی فرڕاندی لەسەر بکرێت لە ڕاستیە لەلایەکەوە تۆ بێ کۆنگرۆ کۆنفرانس بگری بیبیتە دەرەوە بیبیتە ناوەندە نێو دەوڵەتەکان لەلایەکی ترەوە ئەبێ توێژینەوەی علمی ئەوانە زۆر بکەیت باحیسی بیانیشەندێکی دێ بەڵام زۆرتری بکەیت باشە دکتۆر ئەمە لە ڕۆ زارستیەکەی و لە ڕۆ مێژوویەکەەوە گەرباسی لێ بکەین نووسینەوەیان لێسەدا هێنانەوەی مرۆڤاتانە و ڕادستکردنەوەیان بە هەرێمی کوردستان و بە خاوەنەکانیان مەبەستمە دیارە جۆرێک لە سستیشی پێوە دەبێنرێت زۆر باز لەوە دەکرێن مرۆڤاتانە بۆچی ناو بەناو بەش دەگەڕێنرێنەوە بۆچی هەمووی بەجارێک کاری لەسەر ناکرێت ئەوە بەڕاستی تەمان ئەوە خۆ ئیشێک نییە کە بە هەندێ چالاکوانە ئەو کەسانی کە گرنگیە دەن بەم پرسە بکرێت ئەم پرسە پرسێکە ئەبێ لەسەر ئاسی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی شەهیدان بە هەماهەنگی لەگەڵ هەمان وەزارەت و هەمان دام و دەستگا لە بەغدا کاری لەسەر بکرێت ئەم بابەتەش تقریباً تەواو پشتگوێخراوە بەڕاستی ناڵم هەریچ نەکراوە بەڵام پشتگوێخستێکی زۆر گەورە هەیە یعنی لەم بابەتاوە ئەو هەمانگی پێویستە ناکرێت ئەمە لەلایە تر ئەم پرسە چەندێ دوا بکەوێت ئەوەندە وەگوڵی ئاساوارەکان نامێنن یا ئەپوچێنەوە لە ناو ئەرزە یا هەندێکی تەنانەت هەندێکیان هێنا بۆ ئەو ساڵە لە شوێنی کە دانرا بوو سووتان بۆ نمونە یعنی ئەم پرسە هی ئەوەی ئاوا مامەڵەی لەگەڵا بکرێ ئەمە بێ زۆر بە هەنگ و بە گرنگی وڵی وەربگیە تەنانەت ئێستا قسە لەوەش هەیە کە بە جۆرێکی لێ هاتووە لەو شوێنەی کە ڕووفاتەکانی تایە بۆ ئەوەی بیهێنیتەوە ئەوانەی کە لەوێ مەسئول و بەرپرسن داوای پارە ئەکەن و یعنی پرسەکە کە تۆ گەر خۆت مهتەم نەبی پێی بۆ شەی پێویستە لەسەرەوە بێ ئیشی بۆ بکرێەوە و ئەبێ بەردەوام ئەمجا کۆمەڵە ڕێوشێنی زانستی هەیە بێ بگیرێتە بەر کە ئەمانە بەڕاستی زۆر وەگوتم کەم تەرخەمی تیاکراوە و لە ئاسی پێویستان نییە و وشیلەکەش ئەوەیە وەگوتم کات ئەڕوا زەمن ڕۆیشتنی کات هەمووی لە زیانی ئەم پرسەیە باشە زۆر جار کۆمەڵێک پرسی نیشتیمانی هەیە زۆر ئەرکێکی قرس دەخاتە سەرشانی نووسەران ئەوان کە بە دووەداچوون بۆ کەیسەکانەکەن ڕەنگە ئەو ئەرکەی ئەوان لە سەرشانیانە ئەو بە دووەداچوون و ئەو فکری کە ئەوان هەیەە جیاواز بێ لە خەڵکێکی دیکە کە لە ناو هەرێمی کوردستانە هەر شوێنێکی کەیان ئەمێ بزانم نووسەران چیان کرۆ بۆ جوڵانی ئەم کەیسانە دەزانین کە پێشتر لە پەرلەمانی فەڕەنسا بڕیارێکی وە هەمومان بە تاسەوە چاوەڕێ بین کە ئەم جینۆسایدە فعلەن بە ئەنفالە بە هەر بابەتێکی بە جینۆسایدێکی جیهانی بناسرێ بەڵام فەڕەنسا دەنگی پێنەدا ئەمێ بزانم لەم بابەتەیە ئەرکی نووسەران چییە بۆەوەی کە کەیسەکان بجوڵێنن و پەیوەندی حکوومەتی هەرێم لەگەڵ ئەو وڵاتانەیە ئەگەر دۆستانە بیاخۆت هەڕێگەیەکی سیاسی بێت بیگرێتە بەر بە هاوکاری نووسەران بۆ ئەنجوڵانی ئەم کەیسانە خۆی جارێ ئەوە هەر جوڵانەکەی ئەوەی من تێگەیشت بێتم کۆمەڵە کەس لەسەر ئاسی تاکە کەس زیاتر ئەو پرسی جوڵان و تەنان لە فەڕەنسا و لە زۆر شوێنی تریش خۆی گرفتەکە لەوایە تۆ وەزارەتێکت هەیە بە حساب ئەبێت خەمی ئەمەی هەبێ خەڵک پیانی وتووەکەوە پرسێکی لەو بابەتە هەیە یعنی خەڵک ئاگداری کردوونەتەوە ئەمە یەک لە کاتێکە ئەبوو ئەم بابەتە وەگوتم تۆ ئەبێت گروپی پەستانت هەبێ و دەستگای تایبەتت هەبێ خۆی بەدوایە بچێ یعنی معقولە لە پەرلەمانی فەڕەنسا پرسێکی واتە ڕحەکرێ کەسێک نییە لەوێ بیجوڵێنێ بەڵێ یعنی کەسێک نییە لەوێ ئەم نوێنەری ئەم حکوومەتە بچێت لۆبیەکی بۆ بکە ئێوە پێتان وایە وەکو نووسەران بۆچی حکوومەتی هەرێم لەم بابەتەیە هێندە بە سستی دەچێتە پێشەوە وەڵاهی لەبەرەوەی وازانم ئەم بابەتە ڕاستە هەموو ئیدعایەوەکەین کە ئەم بابەتانە پرسی نیشتیمانی و بێ خەمی بخۆین بەڵام لە ڕاستیە لە هەرێمی کوردستانە ئەوەی پرسی ئابووری و بەرژەوەندی ئابووری نەبێ زۆر بەدوایە ناچن بەڕاستی یعنی ئێستا لەسەر بیرەنە و تێلەوانێ دەیان شەڕکەن و دەیان لێژنە بنێرن و ئەم بابەتانە بنێرن بەڵام لەسەر پرسێکی نیشتیمانی ئەگەر ئێمە بە جوانی مامەڵەی لەگەڵا بکەین و بیسەلمێنی لە ئاسی نێودەوڵەتیە کە ئێمە گەلێکی ڕوبەڕووی جینۆساید کراوینەتەوە کە ئیسە نەکراوە ئەمە تۆ بە پێی یاسای نێودەوڵەتی بۆ تێ داوای دەوڵەتی سربەخۆ بکەی ئەم پرسە نیشتیمانیە گەورە پشتگوێ خراوە گوتم
هەندێک جار بە حیزبی کراوە من هەر نمونەیەکت بۆ دێنمەوە کە هیوادارم ئەوانەی کە ئێستا لە پەرلەمانی کوردستان بیبیسن ئێمە خۆتە زانی ڕێکخراوێکمان یەکێتیەکمان دروست کرد ناوی یەکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستانە جەنابیش ئەندامیت بەڵێ من جێگری بابڵین سەرۆکی بابڵین ڕێکخراوەکەشم ئەم ڕێکخراوە بەڕاستی هین بوو یعنی موبەرمەژ نەبوو بە معناوی وەی حزبیە دروستیکە هەموو ئەو کەسانی کە لە بواری نووسین و توێژینەوەی جینۆسایدا پسپۆر بوون کۆبووینەوە و کارێکمان کرد ئەو یەکێتیەمان دروست کرد کە زیاد لە 100 ئەندام و زیاتر و خەڵکێکی تر ئێستا چاوەڕێ بووی ببێتە ئەندام. ئەم ئەندامانە چیان کرد؟ ئەم ئەندامانە ئێمە کۆنفرانسمان کرد ئێمە پلانماندانە کە چۆن کار بکەین بەڵام نەمانویست ببینە ڕێکخراوێک کە ئێستا کاروە لە با بڵین لە دام و دەستگای باڵین ڕێکخراوە ناحکومیەکان مۆڵەتی وەربگری نەمانویست ئەوە بکەین ویستمان لەبەرەوە ئەمە پرسێکی نیشتیمانیە و ئەم پرسە نیشتیمانی پێویستی بەوەیە کە پرۆژه یاسایەک بنووسین بۆ پەرلەمانی کوردستان پەرلەمانی کوردستان پشتگیریمان بکەوەکو چۆن یەکێتی نووسەران هەیە بەڵێ ئەمەمان کرد ئێمە پرۆژه یاسایەکە لەلایەن با بڵین ئەوانەی کە خۆیان پێشووتر پەرلەمانتار بوون و ئێستش لەناو با بڵین ڕێکخراوەکەی ئێمە پرۆژه یاسایەکی زۆر ڕێک و پێک دامان سەردانی سەرۆکی پەرلەمانمان کرد جێگرەکەی هەموو فراکسیۆنەکانمان کرد هەر هەمویان پشگیریان دەربڕیکەوە ئەمە شتێکی نیشتیمانیە و ئێمە دەستخۆشیتان لەکەین و ئەم جۆهدەکە من ئەو کاتەژوتم بەشی 100 ساڵ ئێمە ئیشمان هەیە کە لەسەر ئەم بابەتە بیکەین بە شێوازی نووسین بە شێوازی کاری تر بەڵام دوجار سیرمان کرد هەندێک لەو بەڕێزانی کە لە پەرلەمانن سەیری تەشکیلەکەیان کردووە لە کاتێکە تەشکیلەی ئەو ڕێکخراوە حیزبی نەبووە بەڵام ڕەنگاڵەییش دەرچووە یعنی هەموو جۆرێکی تایە هەموو ئینێکشی تایە مەرجاندانا وڵا ئەمە نابێ ئەمە سەرۆک بێ نابێ ئەمە جێگر بێ نازانم ئەم بابەتانە مە بەسم وەیە لە جیاتی ئەوەی دوایەوەی خۆیان پشگیریان کردووە کەچی لێرەوە جارێکی تر مەسەلە حیزبیەکە ڕێگرە بێ لە پرسێکی نیشتیمانی کە هیچ یەکێ لە ئێمە بۆ خواستێکی خۆمان نەچوینێتە ئەوێ ئەرکمان لەسەر شانە خۆبەخشانە کارمان کردووە و ئەیکەین مەبەسم وەیە پرسێکی نیشتیمانی بەو شێوە مامەڵی لەگەڵاکە ئامادە نەبوون خوێندنەوەی یەکەمی بۆکەن تا ئێستا تەمان ئومێدمان ماوە بەڵام پەکخراوە تا ئێستا تا ئێستا باڵ سەرداوی ماوە باشە دکتۆر باوەتێکی دیکە هەیە دەزانین کە لێسادا پرسە مێژوویەکان تەنانەت سیاسیەکان فەلسەفیەکان لە ڕێگەی دراما و فیلمەکانەوە دەجوڵێنرێن لە جیهانی سینەما و لە جیهانی وڵاتە پێشکەوتەکانە ئەم بابەتە زۆر بەکاردەهێنرێ ئێمە مێژووکی هێندە تراژیدیمان هەیە دەبێمزان نووسەران توانیویانی سینناریوکی وها دابڕێژن تا ئێستا ئەوەی ڕەخنە دەگیرێ ناو بنەو کە ئەم مێژۆمان بۆچی ناخرێتە بەرباس بۆ ناخرێتە بەرچاوی نەوەی تازە کە گەلی کورد خاوەنی ئەم تراژیدیایە ینی نووسەران لەم بوارەیە چیان کردووە بەڵێ من وازانم ئیشی زۆر زۆر گەورە نەکراوە لەو بوارە بۆکو پێویست ناڵم نەکراوە چون کۆمەڵی ڕۆمان هەیە تایبەتە بە ئەنفال بە کوردی بە عەرەبی من وازانم یعنی یەشتر لە ئاستی قورسی ئەو کارە ساتانە نییە کە بەدەیان و سەدان چیرۆکی زۆر تراژیدی تیا هەیەکەوە چۆنەڵی قابلی ئەوەی ڕۆمانی گەوری لەسەر بکرێ بەڵام ئێمە هەمووەکو نووسەران لە ئاستی وەکوڵی تموحانی ناڵێم شت نەکراوە بەڵام بۆ لایەکی تریش و ئەم بابەتە پێویستی بەچی هەیە پێویستی بەوە هەیە کە دامێکی گەورە بکرێتەوە فیلمێک لەسەر ئاسی هۆلیوود دامی مادی لەسەر ئاسی هۆلیوود تۆ فیلمێک دەرکەی دنیا بەهەژێنی ینی بەڕاستی چیرۆکی وایتی هەیە من جارێتی وازم هەر لێرە وتم ئێم لە مەغریب مناڵێک ئەکەوێتە ناو بیرێک و هەموو دنیا با بڵین یەکە بە دواچوون یەکات و ئیعلام لە سەرێتی ئێتۆ بە هەزارەها مناڵت هەیە هەندێکی چیرۆکەکەی هەیە بۆ ناتوانانی شتێکی لێ دروست بکەیت بۆیە من وازانم ئەگەر دامێک هەبێ نووسەران ئەتوانن کەوا چۆنەڵی شتی تریش بکەن و سینناریۆش بکرێت و ئەکرێتە بەشداری کە بە بڵین خەڵکی دەرەوەی کوردستان هونەرمەندانی دەرەوەی کوردستان بەشدار بکرێن لە ماچ من وازانم لاوازیەکە هەیە لەخریجی باشەیە بتوانێت ئەم سینناریۆ من وازانم دەستمان ئەکەوێت گینا لە هەرێمی کوردستانە من وازانم کارکتەرەکانی ئیشکردن لەسەر فیلم بەو شێوەیە لە ئاسی پێویستانیە چونکە ئەمە ئیشی فعلا ینی چونکە ئیشی گەورەی ئەوێت تو ئەبێ ئیشە بکەی دنیا بەهەژێنی سۆزی مرۆڤایەتی بۆ لای خۆت ڕاکێشی لێرەوە دوجار کاری تریش بکەین من ئەوەیەکێکە لەو شتانەی کە ئەتوانم چەندین جار لە نووسینە لە بابەتە لە ئەوانە ئاماژەم پێ کردووە یەکێک لە کلێنە گەورەکان ئیژنەکردنی بابەتی هونەریە ساڵێ چەند ساڵە لەمە پێشتێکرا ئەسڵم بۆ جێ ڕخنێکی زۆر ینی گەورەی کۆمەلگە و کەسوکاری ئەنفالکراوەکان شتێکی زۆر لە ئاواز با بڵێن لەسەر ئەنفالکرا لە کاتێکە ئەمە قابلی ئەوەیە وەکتم دنیای بۆ بهێنتە سەرخەت وە بینەری بن لە هەموو سینەماکانی دنیا لە هەموو
ئەو شوێنانی کە شوێنی پیشاندانی ئەم باشە. کارە هونەریانن. دکتۆر دەمەوێت بزانم ئێوە کوردنووسەران جنابی شەوکو هەموو کەسێکی دیار و بەپێ ئەو نووسین و جوڵانی بابەتانی کە دەیکەی ڕۆژانە دەیبینین جەنابتان رازین لەو هەوڵانی کە دراوە لەسەر ئاستی هەم ڕۆشنبیران و هەم لەسەر ئاستی حکومی ئیداری بۆ پرسی ئەنفال و ئەو جینۆساید و ئەو تراژیدیانی کە بەسەرگەلی کورداتوە؟ ئەگەر بە وەڵامی بەڵێ و نەخێر بێ نەخێر زۆر ینی بەڕاستی ینی هیچ ئەو کارانە ئێمە وەگوتم کارکراوە بەڵام بە هیچ شێوەیە لە ئاسی ئەوانیە تۆ جینۆسایدێک بەدەیان هزار کەس مناڵ گەنج پیر خەڵکی مەدەنی و سیڤیل بوونەتە قوربانی ئەم کارە لە ئاسی پرسەنەتەوەیەکەیشا کە ئێمە بەڕاستی ناتوانین وەکو خۆی بیژۆڵێنین کاری لەسەر بکەین خەمی بخۆین دامیکەین پشتیوانیکەین ئێمە لەو ئاسانی بەڕاست دکتۆر من زۆر سپاس دەکەم کە لە بەرنامەکەمان ئامادەبووی مادوونەبی دووبارە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر فاتح سەنگاوی کە بەڕێزیان ئەندامی یەکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستان بوون لێرە لە ستۆدیۆ میوانی من بوون مادوونەبی.